نیشتیمانی دەنگم بەر بۆیە وەیە یەکێتی نیشتیمانی حیزبێکی ڕاستەقینەی چوار پارچەی کوردستان ژمارە 160 وایەستا لە مەیدانی هەموو دەنگت بۆ دەدەین ڕێبازی مامەدیانی هەموو دەنگت بۆ دەدەین ڕێبازی مامەدیانی یەکێتی نیشتیمانی دایما بێ سەرکەوتوو یەکێتی نیشتیمانی دایما بێ سەرکەوتوو دەنگمان بۆ یەکێتیە ژمارە 162 ڕێبازەکەی مامەدیان هەر باسی یەکامێژوو لە سایە یەکێتیە کوردستان بەرەو پێچوو لە سایە یەکێتیە کوردستان بەرەو پێچوو دەنگم بەر بۆ یێوەیە یەکێتی نیشتیمانی دەنگم بەر بۆ یێوەیە یەکێتی نیشتیمانی حیزبێکی ڕاستەقینەی چوار پارچەی کوردستان ژمارە 162 وایەستا لە مەیدانی هەموو دەنگت بۆ دەدەین یەکێتی نیشتیمانی هەموو دەنگت بۆ دەدەین یەکێتی نیشتیمانی هەموو وەڕوێن پێکەوە بەرەو سندوقی دەنگەوە هەموو وەڕوێن پێکەوە بەرەو سندوقی دەنگان دڵمان دەکەی ناسوودا دەنگمان دەدەین بەویژدان یەکێتی ڕێبەزمانە یەکێتیەکەی مامەدیان دەنگمانەر بۆ یێوەیە ئاوەدان بێ کوردستان دەنگمانەر بۆ یێوەیە ئاوەدان بێ کوردستان دەنگم بەر بۆ یێوەیە یەکێتی نیشتیمانی دەنگم بەر بۆ یێوەیە یەکێتی نیشتیمانی حیزبێکی ڕاستەقینەی چوار پارچەی کوردستان ژمارە 162 وایەستا لە مەیدانی هەموو دەنگت بۆ دەدەین ڕێبازی مامەدیانی هەموو دەنگ